بۆ قسەکردنی زیاتر لەبارەی ئەو پرۆسەی ئاشتی کە بڕیار وایە لەناو تورکیادا گفتوگۆی لەبارەوە بکرێت وەروەها ئەو هێرشەشی کە ئەنجام درا و ئەمڕۆژ پەکەکە خۆی بە پرسیارەتی لێ ڕاگەیاند ئەمە دەمانێت زانیاری زیاتر وەربگرین لا بەڕێز ئەنوەر حسێن باسکر شرۆڤەکاری سیاسی و پرەزیان لە ستۆدیۆ ڕاستەوخۆ نیوانی تۆپسۆرەکانی کوردستان زۆر بەخێر بیت کاگەنەوە. سپاس. سەرەتا لەو دەست پێ یەکەم پارتی کرێکارانی کوردستان ئەمڕۆ بە پرسیارەتی خۆیان لەو هێرشەی کە کرایە سەر با بڵێین وێستگەی پیشەسازی هێزی ئاسمانی تورکیا ڕاگەیاند. ئەنجا بەگەکە دەڵێت کە ئێمە لەلایەکەوە پشتگیری ئۆجالان دەکەین ئەو هەر شتێک بڵێت لەو بارەوە و لایەکی دیکەشەوە هێرش دەکەن. ئەمە بۆچی؟ زۆر سپاس. ئەوەی بەڕێزوتر ڕاستە ئەمڕۆ یەکینەکانی پاراستنیگەل ڕایگەیان کەوان بەرپرسیارەتی و هێرشە هەڵەگرن و وتیان کە پێشتر ئامادەکاریمان بۆ ئەو کارە کردووە. یەکەمەوەی کە بەرپرسیارەتەکان ڕاگەاندووە بۆ خۆی دەلالەت لەوەی کە دیێتیان باشە وایان توانی بڵێن ئێمە نین وەکو چەند جاری تر ئەم حاڵەتانە ڕوویداوە. دووەمیشەوەیە کە بەم مێژوە خوێناوی نێوان پارتی کرێکارانی کوردستان و تورکیا لە هەفتاوەشتەوە تا ئێستا ئاساییە کە ئەم حاڵەتانە ڕووبداوە پێشم وانە نیەتەکە کارەکە بۆ نیەت لە تێکدانی پرۆسەکە بێ و ڕەنگە دوای ئەوەی پرۆسەکەش بچێتە سەرسکەی خۆی هەندێک حاڵەتی تر ڕووبدا مەسەن بۆ معلوماتی جەنابتان ساڵی 2013 و کاتی جارێکتر پرۆسی ئاشتیاوە دەستی پێکرد بوو 15 سەربازی تر کوژران لەلایەن شەمدین ساکیکی ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی پێکەوە. بەڵام ئەوە یەکێک بوو لە فاکتەکان بەڵام سبب نەبوو بۆی کە پرۆسەکە کۆتایی پێ بچکە پرۆسەیەکی گەورە تا ئێستا بۆ معلوماتی جەنابەت زیاتر لە 6,000 کەس بۆتە قوربانی لە شەڕی نێوان پێکاکە و حکوومەتی تورکیا لەبەرەوە ناکرێت بە کارێکی ئاوا کۆی پرۆسەکە بۆستێ بەڵام بێگومان کارێکی باش نەبوو ئەگەر و ئەمە لە هەمان کاتشتا وڵامە بۆ هەموو ئەو پەلامار و ئۆپراسیۆنانی کە تورکیا ئەنجامیەدا مەسەلەن ئۆپراسیۆنێک ئەنجام دراوە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 100 ئۆپراسیۆنی ئەنجامداوە بۆ سەر ڕۆژاوی کوردستان بۆتەنان بۆ نەخۆشخانە و بۆ شوێنە مەدەنیەکان و قوتابخانە ئەوانە یعنی ئەگەرەوەیە کە مەسەن تورکیا ژەبێ لەم بارودۆخەیە ئەگەر نێتی ئاشتی جددی هەیە ئەم پرسە بێتە پێشەوە و ناکرێت لەسەر هەر کارێکە وەکو ئێستا من گوێم لێ بوو کە ڕەجەب تەیب ئەردۆغان وتی ئێمە ئەزانین ئەم کارە بۆ کراوە قسەکەی ئەوەیە پشتیەوە ئەوەیە کە ئەنێ پرۆسی ئاشتی تێکدەن بەڵام خۆ لە هەمان کاتیشا نیەتەکانی تورکیا چ ڕەجەب تەیب ئەردۆغان و چ دەوڵەت باخچەلی تا ئێستا لە بواری عەمەلی لە بواری قسە نەچۆتە بوارێکی عەمەلیەوە بەنەزەری من بەرحاڵ لە نێوان هەندوو لایەنی شەڕکەر کە وەکو وتم مێژوەیەکی خوێناوی هەیە ئەم حاڵەتانە ڕووەدا و ئیمکانی دووبارە بوونەوەشی هەیە لەم مدەتەیە اینجا بۆ ئەوە بێ کە هەر کامیان بتوانێ هاوسەنگی هێز ڕاگرێ کارتی زۆرتر بەکاربێنە فشاری زۆرتر بکە یان ئەگەر هەر لایەنێک بێوێ بەشێک لە پرۆسەکە پەک بخە. باشە کاک ئەنوەر دێمە سەر ئەوەی کە بە تایبەت نیەتی تورکیا بۆ هەنگاونان هەنگاوی پراکتیک بۆ بەرەو پرۆسەی ئاشتی کە دوجار لە 2012 و 2013 بینمان لە پرۆسەی ئۆسلۆ قۆناغی ئۆسلۆ وەستال لەوێ هاتا ئەمڕۆژ وا بوو بە 12 ساڵ 11 ساڵ تقریبا بەڕاستی نیەتی تورکیا هەیە کە پرۆسەیەکی ئاشتی جارێکتر دەست پێ بکات لە کاتێکە پەکە ئەڵێ تەجریدی سەر ئۆجەڵان ڕانەگیرە هەڵ نەگیرەوە ئۆپەراسیۆنەکان لە دەبەرە سنوورەکان بەرداومن یعنی بەر لەم 72 ساعتەی ڕابردوش پێش ئەوەش هەر ماوەیەکی زۆرە بەرداوە بەڕاستی نیەتی هەیە یان لا تنگانەیەکە تورکێک وەکو کە شیرۆڤەکان باسە کرێت بە تایبەت زانی کاک مەسەلەن ئێمە وای دانین کە تورکیا نیەتی باشە و هەوڵەدا ئەم پرۆسەیە کۆتایی پێبێنێ مەسەلەن ساڵی 1993 لە 23 کاتێک تورکت ئۆزال ڕایگەیان کە پرۆسی ئاشتێتە جوباری جێبەجێکردنەوە 23 پێکەکە ئاگربەسی ڕاگەیان بەڵام لە حەڤەی 4 تورکت ئۆزال کوژرا لە پلانێکی گوماناویە و مانگی مایسی ئەو ساڵە سلێمان دیمیرل هاتە سەر حکوم هەموو شتەکانی ڕاگر وە کۆتایی پێێنە و لێرە ئەو کاتە جەنابی مام جەلال نێوەنگیر بوو و پرۆسەکەش
دوای جەنگی چاندار لە کتێبی شەمە نەفەری میزۆپێتامیا باسیەوەی کرد کە مامجار ڕۆڵی گەورەی هەبوو تورکۆتۆزالی ژنێتی زۆر باشی هەبوو بەڵام بەداخەوە دەوڵەتی قوڵ و ئەرگەنەکۆن و دەستگای میت و سەربازی پرۆسەکان کۆتایی پێێنن ئەتەوێت بڵێ کە نیەتێک هەیە لە شوێنێک لە دەسەڵاتە بەڵام شوێنێک شێت خۆناغی یەکەم خۆناغی دووهەم ساڵی دیسان لە 2010 پێکەکە شەڕی ڕاگرت واش بڕیاریدا کە تا مانگی حوزەیرانی 2011 ئاگربەستەکە درێژە بکێشێ بەڵام دیسان پرۆسەکان پەخست پەکەکە لە مانگی ئازار دیسان شەڕی دەست پێ کردەوە و ئەو کاتە بوو کە وەکوتم شەمدین ساکیک 15 سەربازی تورکی کوشت و شەمدین ساکیک لە پرۆسی لە ئۆپراسیۆنێکی گومانایی بە فڕۆکەیەک لە باشوور ڕفێنرا و دیار نەما تا ئێستا و پەکەکەش ئیدانەی کرد ئەم کارە بەڵام تورکیا دیسانەوە پرۆسەکەی هەڵەشاندەوە تا ئەوەی جەناب بدوتە لە 2013 لە ئۆسلۆ بە ئاگاداری بەریتانیەکان لە نەرویج پرۆسەکە دەستی پێکردەوە دیسان دەوڵەتی تورکیا بە بیانوی جیاواز پرۆسەکەی پەخست و لەو نێوەدا دیسان جگە لە ئەوەی کە عەبڵە ئۆجالانیان دەستگیر کرد بەگە لە کۆمەکەیەکی نێودەوڵەتی و چەند جاری تر پەکە هەوڵیدا کە ئاگر بەس ڕاگەێنێ ئێستا بە هەر حاڵ ئەمانە پرۆسەیەک ئەمانە ویستم ئەم تاریخە بجێرمەوەیە کە پێکەکەش ئامادەگی هەبووە بەڵام ئەوەی تورکیا تەسەوریە کرد لە 1976 کە پارتی کرێکارانی کوردستان خۆی ڕاگەێنێ تا لە 14 تەباقی 1964 یەکەم چالاکی سەربازیەکە بەردەوام دەوڵەتی تورکیا و توێتی ئەم ماوەیە ئەم مانگە ئەم ساڵ کۆتایی پەکەکەێنین دەرکەوت کە پەکەکە کۆتایی پێ نەهاتوە بۆیە ئێستا تورکیا فاکتەر زۆرن ئەوانەی کە خەڵکانی شارەزا و خەڵکانی میدیا لە ناو میدیا باسیەکەن فاکت زۆرن هۆکار زۆرن بۆی کە تورکیا ئەم کارە بکە وە قسەکەشەوەی کەواتە هۆکارەکان چین بەڕێز ئەنوەرکەوێت پرۆسەی ئاشتی ڕابگەنێ یەکێکیان زۆر لە چاودێران پیان وایە ئەو ئاڵوگۆڕانەی کە لە خۆڕڵاتی ناوەڕاست لە 7 ئۆکتۆبری شەڕی غەزە و حەماس و ئیسرائیل دەستی پێکردووە و کاریگەری گەورەی کردوتە سەر منتیقەکە و دیسان پەلاماردانی جنوبی لوبنان لەلایەن ئیسرائیلەوە و ئەوەی کە ئیسرائیل زۆر جار باسیەکە خاچی پیرۆز کە تورکیا لەمەش نیگەرانی هەیە و ئەو دەستکەوتانی کە لە ڕۆژاوای کوردستان کە بێگومان بەرهەمی پێکاکایە بەدەست هاتووە و لەلایەن ئەمریکا ئەوروپا و پشتیوانیەکرێ و ئەم ئاڵوگۆڕانی کە لە خۆڵاتی ناوەڕاست و بە تایبەتی لە شەڕی نێوان ئێران و ئیسرائیل کەوا بڕیاە لە داهاتووە ڕووبدا و ڕەنگە ئەگەر شەڕەکە ڕاستەوە خۆ ئەمریکا دەخالەتی تیا بکە بێگومان نەخشەی خۆڕڵاتی ناوەڕاست گۆڕێ تورکیا لەم بابەتەیە جگە لەوەی کە کێشەی کورد کێشەیەکی واقعیە و هەستی پێیەکە و حەز بەو زوڵم و غەدرەکە کە لە 40 میلیۆن کوردیەکە لە وڵاتە تەنانەت مافی زمانی سادەی خوێندنیشیان نییە و لە دەستوری تورکیایە هاتوو هەمووانێک کە لە تورکیاژین تورکن ئەوێ مەسەلەن لەم هەلو مەرجەیە یان بارودۆخەکە ئارام ڕاگرێ یان بە قەنەعەتێک گەیشتی بێ کە ئەتوانێت کە گەورەترین نفوزی کوردی لە دەوڵەتەکەی ئەوایە بەبێ ئەوەی کە ئیسرائیل پشتیوان بێ ئەمریکا لە ڕۆژئاوا هەرێمێکی دیفاکتۆ دروستکە خۆی ئەم دەست پێشکەرێ بکە و بە کۆمەڵێک ماف و ئیمتیاز بتوانێت لێ دەرچێ و لە هەمان کاتیشە بە نەزەری منەوەیە کە وەکوتم لە ماوەی چەند ساڵی ڕابردوو مەسەل لە ساڵی 1970 تا ساڵی 1999 7 میلیارد دلار خەرجی شەڕی پەکەکە بووە و محەممەد نورەدین لە کتێبی تورکیاینێ ئەڵێ هەموو ساڵە شەڕی تورکیا لەسەر شەڕی پەکەکە لەسەر تورکیا 8 میلیارد دلارەکەوێت و بۆ خۆشتانە ببینن کە اقتصادی تورکیا و درا و لیرەی تورکی تووشی هەڵاوسان و ڕکودێکی چەند بووە و چەندە کاریگەری نێگەتیڤ لەسەر ئابوووریەکەی هەیە کەواتە دۆخی ئابووریش هۆکارە بۆ ڕاگەاندنی پرۆسەی ئاشتی بێگومان هۆکارە بە بەرچاوی ئەوەوە ئەبیندرێ کە دنیا چەند پێشکەوتنی گەورەی بەدی هاتووە و ئەو لەو ئاڵگۆڕانەی بە تایبەتی لە دەوروبەری ڕوەدەن هەست بە مەترسی گەورەیەکە مەسەلەن لەو ئاڵگۆڕە بازرگانی کە لە چەند ساڵی ڕابردوو گەشەی کردو مەسەلەن تەنها لە نێوان هیندستان و وڵاتانی کەندا و ئاڵگۆڕەکە بۆ بە 154 میلیارد و خۆشی ئێستا خەریکی ڕێگای گەشە پێدانە لە گەر وڵاتانی کەندا و فاو بگاتە تورکیا و ئەوروپا ئەوێ لەمە سوودمەند بێەوە ئەوێ بە هەر حاڵ گرفتی گەورەی تورکیا لە دروستبوونی پارتی کرێکارانی کوردستانەوە گرفتی گەورەی تورکیا پارتی کرێکارانی کوردستانە خەرجی شەڕی زۆر
و ئەو فۆکەسی کۆمەلگای نێودەوڵەتی کە مافەکانی مرۆڤ پێشێلەکە و سەرۆکەکەی 25 ساڵە خسۆتە زیندانەوە و داخستنی یەک لە دوایەکی حیزبە کوردیەکان دواییان هەدەبوو بۆ تا ئێستای دەم پارتی و نزیکەی 13-14 هزار کەس لە ئەندامانی کەچەدا بە ناوی پارتیکرێک بە ناوی گەلیلای پەکەکەەوە لە زیندانەکانن و زۆربەی سەرۆک شارەوانەکان لە زیندانن و هەموو سەرۆک شارەوانەکان قیومیان بۆ دانێت لە هەلومەرجی جیاوازە هەموو ئەمانە بێگومان کاریگەری نێگەتیفی لەسەر ناسنامە و لەسەر شوناسی تورکیا دروست کرد کۆمەلگای نێودەوڵەتی. کاگە ئەنوەر تۆزێ حەزەکەم کورتتریکەمەوە بۆ ئەم پرۆسەی کە ئێستا باسی لێوە دەکرێت هەشتا یەکلایی نەبوو تۆ کە بەڕاستی پرۆسەیەکە بە تەمام دەست پێ بکەن یان مەجبوریەتێکی تورکیا ئەوێت هەندێک هەنگاو بنێت بۆ باسی کە تۆ ڕەوشە خراپەی کە ڕۆژهەڵاتی ناوین تێکەوتە تورکیش بەشێکلەوە ینی لەسەر چه ئەساسێک داوا لە ئۆجاڵان کرا کە بێت بۆ پاڵەمان دەتوانێت قسە بە وەکو کە دەوڵەت باخچەلی داوای کرد چ بنەمایەکی کاگب لە مانگی تەموزی 2019 جەمیل بایک هاوسەرۆکی کۆمەنجڤاکە کوردستان وتارێکی نووسیوە لە واشنگتۆن پۆست لەوێ ئەم قسانەی ئێستا ئەکا ئەڵێ عەبدوڵڵا ئۆجالان ڕێبەری ئێمە مخاتبی ئێمەیە بۆ دانووسان و بیگوێزنەوە بۆ شوێنێکی ئەمین ئەم قسانە ئەمەی تورکیاییکە پێشتر پێکەکە وتوێتی و ئەم ڕۆژنامەکە داواکاریە کە جێبەجێ دەکاتەوە بێگومان ینی نیەت باش نیەت نیشاندانی پێکەکە بووە بۆ ئەم پرسە بەڵام بە هەر حاڵ ڕەجەب تەیب ئەردۆغان ئێستا لەگەڵ دەوڵەت باخچەلی وەکو دوو هێزی هەمسەرەکی وەکو دوی هێزی نەتەوە پەرستیش وەکوی کاردووکیان خۆیان بە خاوەنی کللتوری کەمالیزم و ئاتاتور گەزانن بە هەر حاڵ ینی ئەوە نێتێکی باشە بەڵام ئەوان ئەڵێن بە باخچەلی و توێتی بە ئۆجالان بێ لە ناو فراکسیۆنی دەمپارتی لە پەرلەمان لە ئەنقەرە قسە بکە وەکو سەرۆکی گروپێکی تیرۆر و بڵێ پەکەکە هەڵەوە شێنمەوە خۆشتان بینیتان ئەمڕۆ کەچەدە لە دوایین ڕاگەیاندنی خۆیان ئەوانە ڕەت دەکاتەوە ئەڵێ ئەبێ ئۆجالان لەژێرەوەی قامێ لەژێر ئەو لە کۆتایی پێ بێ و لە پەرلەمان دەستکراوە بێ و ئەوەی کە و دواتر بچێتە پرۆسەیەکی ئاشتیەوە و پێشی وایە کە ئەبێ لایانی سێم هەیە بۆ بە معلوماتی جەنابەت لەم پرسەی ئێستایە کە بەڕێوەچە دیسان بەریتانیا حوزوری هەیە و ئاگاداری هەیە و بە ئاگاداری ئەو پرسەکە بەڕێوەچەیە جوڵێنراوە بەڵام قسەکەەوە یەکە بێ مەسە وەکوتم بۆ نیەت باش نیشاندانی جگەلەوەی کە ئەم پرسە ئەگەر ڕوش بدا ینی ئۆجالانیش بێتە ناو پەرلەمان کە بێگومان حەدەسێکی گەورەیە ڕەنگە بکەوێتە نەورۆزی داهاتوو و لە هەمان کاتیشا تورکیا نایەوێ عەبدوڵڵا ئۆجالان لە زیندانە بمبرێکە هیوادارم شتیوا ڕوونەدا وەکو سیمبڵێکی گەورە وە گرفتی گەورەش بە دوای خۆیان بێنێ بۆ تورکیا ئەوێ لە ڕێگای دانووسانەوە ئەوەی کە سەرنجم ڕای کێشەی کاگەنوەر ئەم جارش کە داوا دەکرێت پرۆسەکە دەست پێ بکرێت پەیامەکان هەمان پەیامی 40 ساڵی ڕابردوون کە دەڵێن دەبێت کۆتایی بە تەرۆر بهێنرێت ئەمە تۆزێک زەق بوو نەک لەبەر ئەوەی کە کێشەیەک چارەسەر بکرێت تورکیا لە قەیرانێک ڕزگار بکرێت تۆزێک ئەوەی پێوە دیار بوو بۆیش گومان هەیە لەسەر ئەوەی کە تورکیا نیەتی ڕاستە بۆ دەستپێکردنی پرۆسەیە ئەم قسەیە لا بێگومان پێکەکە قبولی ناکە بەڵام ئەم قسەیە بە یەک کلیکی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا حەلە بێ بەوەی کە پێکەکە لە لیستی تورە دەرکە و ئەمەشی کردووە بۆ معلوماتی جەنابەت مەسەلەن لە چەند ساڵی ڕابردوو سازمانی مجاهدینی خەڵقی لە لیستی تیرۆر دەرکرد و دوایەوە لە 2016 ڕێکەوتنی نێوان تیمۆلەنخێنس سەرۆکی فارک و سەرۆکی کۆڵمبیا جێبەجێکرا و ڕێکەوتنەکەکرا ئەوانیشی لە لیستی تیرۆر دەرکرد بە نسبەت ئەمریکا کات ماوە هێشتا ئەمریکا من نازانم چەنە دەخالەتی هەیە لەم بابەتە بەڵام دەخالەتی ئەمریکا زۆر مهمە بۆی کە پرسەکە بە کۆتا بگەێنێ و لەم بارەشەوە تەجربەی زۆری هەیە و تورکیاش ئەتوانێت سوود لەم تەجربانە وەرگێکە ئەمریکا سەرپەرشتی کردوون مەسەن لە ساڵی 1993 دانووسانەکانی نێوان لە جنوبی ئەفریقا نێوان ماندێلا و دیکلێرکی ئەفریقای باشوور بە سەرکەوتن گەیان و هەردووچیان خەڵاتی نۆبڵیان وەرگرت لە ساڵی 1994 دانووسانەکانی نێوان یاسر عەرەفات و ئیسحاق رابین و شمەن پۆرس لە ئیسرائیل و کۆتایی هێنان بە کێشەکانی چەند ساڵای و دەرهێنانی لیستی فەتەح
هەموو ئەوانە بە نەزەری من ئەمریکای لە پشتەوە بووە و پرۆسەکەی بە ئاکام گەیاندووە و بۆ تورکیاش ئەمە ئەکرێ مەسەلەن تەجربەیەکی باش بێ ئەمانە مەسەلەن شەڕی نێوان فەلەستین و ئیسرائیل لە 48ەوە دەستی پێکردو لە 94 بە نەتیجە گەیشتووە شەڕی فارغ لە 64ەوە دەستی پێکردو لە 2016 بە نەتیجە گەیشتووە بۆ تورکیا زۆر گرنگە کە ئەم پرسە چارەسەر بکە باشە لە کاتێکا ئێوە خۆشتان ئاماژەتان بەوە کرد لە ئەنجامی پلانگیریەکی نێودەوڵەتی ئۆجاڵان دەستگیر کراوە 25 ساڵە لە ئیمرالیە کەوابێ دەبێت بڕیارێکی نێودەوڵەتیش هەبێت کە ئەم پرسە چارەسەر ببێت و ئۆجاڵان تەجدید هەڵگیرێت لەسەری و ئازاد بکرێت ئەگەر دوجار بۆ چارەسەرکردنەکەش بێت دەبێت بڕیارێکی نێودەوڵەتی هەبێت گومان ئۆجالان لە 15 شوباتی 1990 بە پیلانگەڕێکی نێودەوڵەتی خودی ئیسرائیلیش بەشداری تیا کردووە بۆ وڵاتێکەکەتەکانی ئەمریکا لە چارەسەرەکەش ئەبێ ئەوە هەبێت بەڵام ئەوەی کە گرنگە ئەوە وتم بەریتانیا لەم دانووسانانە حزوری هەیە و نەرویژیەکانیش حزوریان هەیە چونکە هەموو ئەو پرۆسانەی کە دوجار بە ئاکام گەیشتووە لە ئۆسلۆ بە ئاکام گەیشتووە بەڵام ئەوەیە کە بەڕاستی پێویستە بێگومان بەبێ زانی تا ئێستا ئەوەندەی من بزانم و جارێک جەمیل بایەک بە منی وتی ئەمریکەکان هاتوونە قەندیل چەند جارێک بۆی کە ئێمە دانووسان بکەین لەگەڵ تورکیا ئێمە وتومانە دانووسان زۆر ئاسانە ئێوە توانن لەگەڵ ئیمرالی دانووسان بکەن و ئێمە ڕازین بە مەرجەکان پێم وایە پاکە هێستا لەسەر ئەمە بادیانەی هەیە ئەو بۆچوونەش کە پێی وایە باڵێک لە ناو پارتی کرێکارانی کوردستان باڵی ڕادیکاڵی پارتی کرێکارانی کوردستان زۆر ناچێتە ژێرەم داوانەوە پێم وایە هیەوەیە کە هیچ فاکتێک ینی نیەت باشی تووشیای نەبینیوە بەڵام ئەوەی کە جەنابێت دێڵی حزوری ئەمریکا و دەرهێنانی پێکەکە لە لیستی تیرۆر و گواستنەوەی ئەبڵا ئۆجانە لە مەرحەمەلەیەکە لە ئیمرالیەوە بۆ ئیقامەیەکی جەبری بۆ شوێنێکی ئامن ئەتوانێت پرۆسەکە بە ئاکام گەێنێ و ئەم شەڕ و ماڵوێرانی و کوشتارە کۆتایی پێ بێ و کوردیش بچێتە قۆناغێکی باشتر. بەڵێ ئەنوەر حسەن بازگەر شۆڤەکاری سیاسی زۆر سپاس بۆم شەو میوانی تۆ سەرەکانی کوردستان بۆ زۆر سپاس کاکە نوێر دەست خۆش بێ بەخێر بێت دوبارە.